دەکرێت ئەش بە میوانداری خاتوو پێستان ڕسوول کە ڕاهێنەری پەروەردەکاری خود لەگەڵماندایە. سڵاو لەبێ خاتوون بانی باش، سپاس بۆی لە تەوەری دوین بەڕامی بانی باش کوردستان لەگەڵماندا بەشداری بنەمێ بزانم تا چەند بۆرنە ڕاستگۆی لەگەڵ خودی خۆدا دەتگەێنێت بە ئامانجەکان تا چەند لە ڕووی بنیاتی کەسی و پێویستە تاکەکان لەگەڵ خودی خۆیان ڕاستگۆ بێت. زۆر سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ ئێوە بەڕێز بۆ بزانم کوتت کوێستان ناوم کوردستانە بە ناوەکەم ڕاستکەمەوە کوردستان ڕسوول تا چەند تاکەکان لەگەڵ خۆیاندا ڕاستگۆ بن بۆ بزانم پرسیاری بەڕێستان ئەوەیە بەیە؟ بەڵێ خاتوو کوردستان سەبارەت بۆی کە تا چەند گرنگە تاکەکان لەگەڵ خودی خۆیاندا ڕاستگۆ بن کەوا دەکات بەرەو ئامانجەکانیان بڕۆن یاخۆی بنیاتی کەسیان لە ڕێگەی ڕاستگۆییەوە بێت. بەڵێ بەپێی هەموو معیارە دنیاییەکان و بەپێی هەموو معیارە قیامەتیەکان و بەپێی هەموو معیار و دینە سەماویەکان و ئەو یاسایانەی کە دانراوە لە بۆ مرۆڤ ئەوەیە کە جەوهەری مرۆڤ کاتێک دەبێتە پێوەرەی ڕاست بە و مرۆڤە بڵێن مرۆڤەشی ڕاستە ئەو مرۆڤەی کەوا دەیەوێ مانای مرۆڤبوونی خۆی بدە. ئینجا مانای مرۆڤبوونی خۆی زۆر زۆر شت هەڵدەگرێت لەوەی ئەو مرۆڤە هەموو ڕفتارێکی مرۆڤانە بێ واتە ئەو مرۆڤی کە ژینگە پیس دەکا، ئەو مرۆڤی کە ئازاری خەڵک دەدا، ئەو مرۆڤی کە بێبەزەیە بەرامبەر بە ئاژەڵ، ئەو مرۆڤی کە ئازاری زەوی دەدا، ئازاری هەر شتێک لەم سەر زەوی دەدا لەمانەیە مرۆڤبوون دوور دەکەوێتەوە و لە مرۆڤێکی ڕاستەقینە و لە مرۆڤێکی ڕاستگۆ دادەماڵدرێت و ئەگەر بێت و بە پێچوانی هەموو ئەو شتانە مرۆڤ کەسێک بێ بە ناوەڕۆک بژی مەبەستمان ناوەڕۆک چێ مەبەستمانەوەیە کە لەسەر ئەسڵی شتە جەوهەری ئینسانیەکان بژی کە پێویستە وەکو مرۆڤ ئینسانێکی بەبەزەی بێ، پێویستە وەکو مرۆڤ ئینسانێکی خۆشەویست بێ، پێویستە وەکو مرۆڤ کۆمەلگا قبوڵی بکە، ئەو کۆمەلگا ڕاستەکە دەڵێم ئەوەی کە ناخی ئینسان داوای دەکا، پێویستە کەسی بەرامبەر قبوڵی بکە، ئەو کاتە زۆر بە ئاسانتر دەتوانێت بیر لە ئامانجەکانی بکاتەوە، بیر لە خۆپەروەردەکردنی بکاتەوە، گەشە بە خۆی بدا، ژیانی خۆی و خەڵکیش خۆشکات. لێرەدا دەکرێت بڵین تەرازوی ڕاستگۆیی چۆندا لە نێوان تاکەکاندا تا چەند گرنگە بۆ منە تاکەکان گەربێت و کەم و کورتیەکانیان دەستنیشان بکەن هەڵەکانیان دەستنیشانکەن خوان هەڵبسەنگێنن دەتوانن بگەن بە ئامانجەکانیان ئەمیش بێگومان لە ڕێگەی ڕاستگۆییەوە. بەڵێ طبعاً ئەوەی کە کۆمەلگا پێویستە ئیشی لەسەر بکەم ئەمن ئەوە زۆر تێبینی ئەو بابەتەم کردووە کە هەمومان خۆمان دەستینەوە لە بابەتێکدا کە پێی دەگوترێ بەرپرسیارەتی هەڵگرتنی بەرپرسیارەتی بابەتی هەڵگرتنی بەرپرسیارەتی شتێک نییە کە لە مرۆڤ جیابێتەوە. من زۆر بە قوڵی باسی دەکەم کە بۆ نمونە ئێمە زۆر خەریکی شتە توێ کڵاویەکانین ئەوانەی کە توێ کڵن ئەوانەی کە قەپاغی شتەکانن مثلەن ئەگە تەماشا بکەین کۆمەلگا خەریکی ئەو شتانە نییە کە مرۆڤ کۆمەلگا پێی جوان دەبێت تاکەکانی ئێمە خەریکی ئەو شتانە نینە کە شتێک بکەن کە ئەم کۆمەلگایی پێ جوان بێت خەریکی شتە فەردیەکانیانن ئەو شتە فەردیانش کە توێ کڵن مثلەن خەڵک زۆر مەشغوڵە بە هۆکارەکانی خۆ جوانکردن خەڵک زۆر مەشغوڵە بە هەر بەس ئەوەی شەهادەی هەبێ بەڵام ناوەڕۆکی شەهادەکە هیچ معلوماتی لەسەر نەوەی مشکلە نییە خەڵک زۆر مەشغوڵە کە جوان بێ زۆر مەشغوڵە بەوەی کە خێزانێکی ناوداری هەبێ کە زۆر دەوڵەمەند بێ بەڵام مەشغوڵ نییە بەوەی کە تەواوی ئەو پێداویستیانێ ئەو ئیشیان لەسەر دەکا ئەسڵی جەوهەری ئینسان نینە ئەو شتە نییە کە لە مێژوودا لە سەدان ساڵی ڕابردوودا مرۆڤی ڕزگار کردووە بڕۆن با ئێمە بە مێژوودا بڕێنەوە ئێستا ئێمە نازانین کە کەسایەتێکی وەکو سەلاحەدین شکلی چۆن بووە ئێمە باسی شکلی سەلاحەدین ناکەین کاتێک وێنەی سەلاحەدین باز دەکەین ئێمە کە باسی ئیسحاق نیوتن دەکەین شانازی بە شێوەی ئیسحاق نیوتنەوە ناکەین کە چاوی ئاوا بووە دەم و چاوی ئاوا بووە باڵای ئاوا بووە و ئێمە کە باسی غاندی و ماندێلا ئەوانش دەکەین حتا بابینە سەر هەموو ئەو کەسایەتیانی کە مەسەرەن کە لە دنیادا ناویان لە مێژوودا تۆمار کراوە و بە گەورە باز دەکرێن و ئێمە بە شانازی و باسییان دەکەین ئێمە سەیری شکڵیان ناکەین کردەوەکانیان ئێمە ئەوڕۆ دڵخۆش دەکات و ئێمە شانازی بە کردەوەکانیانەوە دەکەین تەماشا دەکەین ئەوان خەریکی تەجمیل و خەریکی خۆڕازانەوە و خەریکی شتە تەرفیهیەکان و خەریکی ئەو شتانە نەبوونە خەریکی شتی ئەسڵی جەوهەری بوونە
لەبەرەوە ئێمە ئەگەرمانێ مرۆڤێکی ڕاستەقینە بین و ڕازگۆ بین لەگەڵ خۆماندا پێویستە دەستمان پەنجەمان لەسەر شتە زۆر ئەساسیەکان دابنێن کە ئەویش هەڵگرتنی بەرپرسیارەتیە و مەشروعێک لە مەشروعەکانی کۆمەلگا و وەکو تاکێکیش هەر ئەو کاتێک کە لە خەو هەڵدەستم هەتا ئەو کاتەی هەڵدەستمەوە جارێکی تر لە خەو بۆ جاری دووەم هیچ کردار و ڕەفتارێکم پێچەوانەی بەها ئینسانی و مرۆڤیەکان نەبێ. ئێمە لە قورئان یەک دنیا باسی ئەو کراوە کە مرۆڤ دەبێ مرۆڤێکی چۆن بێ بەپێی یاسا هاتن ئەوانەی پشتیان بە قورئان نەبەست بەپێی یاسا هاتن ژیانی مرۆڤ ڕێکخەرەوە هەموو ئەو یاسایانی کە لەناو ئەوێدا باس دەکرێت باسی بەها مرۆڤیەکان دەکرێت باسی پرەنسیپەکان دەکرێت باسی بەها ئەخلاقیەکان دەکرێت. ئێمە پێویستمان بۆ بابەتانە ئەزیزم کۆمەلگا ئەگە بێ بەرەو پێشەوە بچێ هەرگیز بە کۆشک و تەلار و ڕێگاوبان و ئەم شتانە بە تەواوی بەرەو پێشەوە ناچێ. ئەوەی کە کۆمەلگا بەرەو پێشەوە دەبا ئەوەیە ئەو تاکەکان کەسەکان مرۆڤەکان هەر ناونیشانێکی لەدەنێن هەستن بەو ئەرکەی کە لەسەر شانیانە مشەخۆر نەبن بەسەر کۆمەلگاوە بار قورسی نەبن بەسەر کۆمەلگاوە گۆڕانکاری بکەن لەو شوێنەی کە تێیدا دەژین بیانەوێ هەر ڕەفتارێکیان هەر قسەیەکیان هەر هەڵسوکەوتێکیان لە بەها ئینسانی و ئەخلاقیەکان و پرەنسیپەکان لا نەدا ئەو کاتە دەبێتە مرۆڤێکی مەزن و پێی دەوترێ مرۆڤێکی ڕاستەقینە و مرۆڤێکی ڕازگۆ یەکەم کەس لەگەڵ خۆی ڕازگۆی ئەو کەسە دوازار لەگەڵ کۆمەلگا و دەوروبەری خۆی و میلەتی خۆی و نیشتیمانی خۆشی ڕاست باش کەواتە لێرەدا ئێوە پێویست دەکات بۆ منە چاکێک کە ڕازگۆ بێت بەرامبەر بە بابەتێک یاخود بەرامبەر بە هەر کار و چالێکێک و پیشێکدا دەکرێت بۆ دەوروبەری بسەلمێنێت کە من ڕازگۆم لەو بارەیەوە. طبعا موضوعی سەلماندن دەستدا سەربابەتێکی زۆر گرنگ من لە کتێبەکەشم بە ناوی خودبوو لە شەوەزەنگدا باسم کردووە هیوادارم خەڵک بخوێنێتەوە بۆ ئەوەی بابەتەکە دەوڵەمەندتر بێت. یعنی ئێمە کاتێک دێین ئیش دەکەین پێش هەر شتێک پێویستە لە بۆ خۆمان ئیسباتکەین کە مرۆڤی ڕاستگۆینە. چکە گەورەترین شت گەورەترین محاسبەی ئینسان وجدانیەتی وجدانی ئینسان قسە لەگە مرۆڤ دەکات دەڵێ بەڕێزم تۆ ئەو قسانەی کە دەیکەی هیچی ڕاست نینە خۆت لە خۆتدا جێبەجێت نەکردووە هەر خۆی ئێستا کەم لەگەڵ ئێوە قسە دەکەم ئەگەر ئەم قسانەی کە باسی دەکەم لە خۆمدا جێبەجێم نەکردبێ وجدانم ڕێم لێ دەگرێت دەڵێ ئەو قسانەی کە تۆ دەیکەی ڕاست نینە. جا لەبەر ئەوە مرۆڤ کاتێک بە خۆی ئیسبات دەکا کە کاتێک لە ژوورەوە مۆری کرد کە بەڵێ ئەم قسانەی کە دەیکەم و ئەو ڕەفتارانەی کە دەیکەم شتی ڕاست و دروستن لە منبعی ڕئیسیەوە هاتوونە و شوێنەکە ڕاستە ولا ژێر سێبەری ئەو لە ئەولادە دروست نەبوونە بەڵکو لە حقیقەتدا دەرمهێناون. کاتێک مرۆڤ بۆ خۆی ئیسباتی کرد ئەم ئیسپات بوونە بەستە بۆ ئەوی کە هەموو خەڵک لە تۆ تێبگا کە تۆ بەڕاستی مرۆڤێکی ڕازگۆی و دەستپاکی. ئەو پێم خۆشە ئەوەش باس بکەم کە ئێمە پێویستمان بەوەی نییە خەڵک پێمان بڵێ کەسی ڕازگۆینە پێش هەر شتێک پێویستمان بە خۆمان هەیە ئەو کاتە کۆمەلگا پێت دەڵێ کۆمەلگا بەشێک لە کۆمەلگا اعترافت پێ دەکا بەشێکی ترکە اعترافت پێ ناکات درەنگتر اعترافت پێ دەکا یان هەر نایە بسەلمێنێ ئەمە ئەم کەسە هەر ناگۆڕێ. پێویستمان بەوەی نییە ئێمە هەموو کەسەکان بەڕاست و چەوتەوە لێمان تێ بکەن. ئەمە پێویستمان بەوە هەیە کە ئێمە بە کردداری مرۆڤی ڕازگۆ بێت بە کردداری ئیشی جوان بکەین بە کردداری ئەو تەمەنەی کە هەمانە لە شتی باش لەسەرفیکەین ئەو کاتە ئێمە بە ڕازگۆیی ژیاوین با نەویشمان لە مێژودا نەنووسرێ با نەبینە کەسایەتێکی کاریزما و هەموو خەڵک پەنجەمان بۆ ڕابکەشێ بەڵام ئێمە ئەو تەمەنەی خۆمان لەبەر پرسیارەتێکی گرنگدا سەرف کردووە و حەقی مرۆڤانەی خۆمانداوە مشەخۆر نەبووین بەسەر کۆمەلگاوە بار قورسی نەبووینە بەرهەمهێنەر بووینە یعنی بارسوکی بووینە بەسەر کۆمەلگاوە ئەمانە لەوانە خۆشتر نییە لەم شتانە جوانتر نییە ئەزیزم یعنی بەڕاستی ئێمە پێویستمان بەم جۆرە کەسایەتیانە هەیە هەڵکەون لە کۆمەلگا ئەگەر نا خوای گەورە کاتێک مرۆڤێک لەدایک دەبێت گۆڕانکاری لە کەوندا دروست دەبێت گۆڕانکاریەکی گەورە لە کەوندا دروست دەبێت بەهۆی لەدایکبوونی مرۆڤێکەوە ڕێژەی لە 121 ئۆکسجین لە هەوادا ئەو مرۆڤە لەو ڕێژەیە بەشی خۆی وەردەگرێت معقول نییە ئەو مرۆڤە بێت و بڕوات و ئیش بکات و بە ژیاندا تێپەڕ بێت و سوود لە هەموو ئیمکانیەتەکانی زەوی وەربگرێ بەڵام ئەوەندە ئیسفادەی بە خات کورسان لە قسەکانتە ئەمەژە بە کتێبەکە کە بڵاو زانیاری زیاتر سەبارەت بە ناوڕۆکی کتێبەکە بۆ ئێمە بۆ بینەرام خەیتە ڕوو زیاتر چ بابەتێک لە خۆ دەگرێت لە هەمان کات ئێمە بابەست لە ڕازگۆی دەکەین باسێک لە ڕازگۆی مابۆکە لە هەمان کاتە بابەتەکانی دیکە کە لە نێو کتێبەکەی تۆدا بوونی هەیە. زۆر باشە بەسەر چاو کتێبەکە بە ناوی خودبوون لە شەوەزەنگدا بە ناوی ئەوەیە کە ئینسان چۆن
لە شەوە زەنگێکدا خودێکی ڕاستەقینەی هەبێ باسی ئەوی دەکەم کە ئەو ڕێگانە سین کە مرۆڤی کۆپی کردووە ئێمە چۆن دەرک بە حقیقەتەکان بکەین چۆن دەرک بە پێشکەوتنەکان مام بکەین معنای ئەو ژیانە چییە زۆر باسی ئەوم کردووە کە چۆن توێکڵ ئەسڵی توێکڵ بگەڕینەوە بۆ ناوەڕۆ زۆر شت هەیە بە توێکڵ کراوە بەڵام لە ئەساسە ناوەڕۆکە و زۆر شتیش هەیە ناوەڕۆکە کراوە بە توێکڵ زۆشتیش هەیە توێکڵە کراوە بناڕێ ینی بە پێچەوانە و ئەوایە باسی ئەو وردەکاریانم کردووە باسی شارستانەتیم کردووە باسی شوێن پەنجەی مرۆڤم کردووە باسی ئەوم کردووە کە مرۆڤ دەرک بە نەبینراوەکان بکە دەرک بە حقیقەتەکان بکە و کتێبەکە بە ئۆنلاین ئێستا دەست دەکەوێت و لە ناوەندی سایش باش ماوەیەکی تر دەکەوێتە بەردیدی خوێنەران بە شێوەی بەرجەستە ئیشاڵڵا دەتوانن ئیسفادەی لێ بکەن. بەڕاستی هەر ئەم بابەتانی کەمەش باسی دەکەین ینی مربوطن بە کتێبەکەوە. من پێم خۆش بوو وردەکاری تەفاصیل لەسەر ئەو بابەتە باسکەم کاتێک مرۆڤ ئەو حقیقەتانە نابینە لە ژیانی خۆیدا و دەنیشێتەوە بەسەر زۆشتی سەرەتایی و سادەوە و دێت نازانێت لە کوێ هاتوو لە کوێ دەژی ئێمە بەداخەوە ینی ئەو مرۆڤ ینی مرۆڤێکی بێسەرپەرشتە مرۆڤێکی بێکەسە لەم کۆمەلگا ئەو هەدەمێنێتەوە بەبێ ئەوەی کەوا بزانێت چ دەکات بەڵام کاتێک دایک و باوک دێن منداڵیان پەروەردە دەکەن بەو مەرجە پەروەردەیان دەکەن یعنی بەخێوکردن فەرقە ئێستا ئێمە دایک و باوکی ئێمە بەس خەریکی بەخێوکردنە خەریکی پەروەردەکردن نیە پەروەردەکردن بەمانە ئەوەی ئەو مرۆڤ پێی فێرکەین فێریکەین کە تو بۆ چه هاتوویە سەرزەوی دەبێت چی بکەی چ کارێکت لەسەر شانە دەبێت چ گۆڕانکاریە بکەی چ مەشروعێکت پێ هەڵدەگیرێ هەموو مستەقبەلیان لە پۆلی 6دا کۆ دەکەنەوە و لە پۆلی 6دا دەبن بەو شتەی کە دایک و باوکیان دەیانەوێت نابن بەو شتەی کە خودی خۆیان دەیانەوێت لەبەرەوە ئەوە تا دەبینە کۆمەلگایە کە هەموو کاتێ پاشکۆین چکە لە لای من کۆمەلگا کاتێک دەبێتە جەمسەر کاتێک دەبێتەنەتەوە کاتێک دەبێتە وڵاتێکی سەقافی کە هەر تاکێک بەرپسەرەتی خۆی هەڵبگرێت کە هەر تاکێک مشوری خۆی بخوا کە هەر تاکێک لە شوێنەکەی خۆیەوە دەوروبەری خۆی ڕووناکاتەوە ئەو کاتە بە بڕای من ئەو کۆمەلگایەکی پێشکەوتووە کۆمەلگایەکی سەرکەوتووە و بەڕاستی شایستی ئەوەیە کە ئەگەر ڕێژەکی کەمیش بێ دەوڵەتێکی گەورە بێت. باش خات و کوردستان تا چەند گرنگە تاکێک لە هەر دۆخێکی دابێت لە هەر بارۆ دۆخێک دابێت کە تی بکەوێت لە هەر ڕۆیەکەوە بێت دەکرێت ئەولویەتی ژیانی ڕازگۆی بێت لە هەموو بارێکدا ئەمە وای لە دەکات بەردەوام سەرکەوتن بەدەست بێنێت لە هەمان کاتدا نەچێتە قەڵبێکی ئیستیقلالکردنەوە لەن دەوروبەری خۆیەوە. واتە پرسیارەکەت عەفۆ بەڵێ خات و کوردستان گەرگوێبستی منی ئەمە بزانم تا چەند گرنگە تاکێک ئەولویەتی ژیانی ڕازگۆی بێت لە هەر بارودۆخێکدا بێت کە ئەو تێیدا بژیت. بەڵێ طبعاً زۆر چیرۆکی ئەو هامان هەیە کە دەڵێن زۆر بیستومانەکە یەکێک دوو لە ڕووی بەڕێستان دوو لە ڕووی ئەو بینەرانی کە گوێی لە ئێمەیە ئەسەن شوانێک درۆی دەکرد و دوایی هەموو جارێت درۆی دەکرد هەر درۆی دەکرد دوایی کە دوای وەی لێ هات ئاخر جار خنکا کەس باوەڕی پێ نەکرد. ئێمە لە شتی زۆر سەرەتاییدا پێویستمان بە ڕازگۆیی هەیە بەس ئەمە ئەوڕۆ باسی بابەتێکی قوڵمان کرد کە مرۆڤ لە جەوهەردا لەگەڵ خۆیدا ڕازگۆ بێت لە حەقیقەتدا لەگەڵ خۆیدا ڕازگۆ بێت اینجا ڕازگۆیی لە چ شوێنێک پێویستت پێ نییە مەگەر کەسێک ڕازگۆ بێ لە چ شتێک دەترسێ مەگەر لە مردن دەترسێ مەگەر ئەگەر کەسێک ڕازگۆ بێ لەوە دەترسێ تووشی مەشاکیلی گەورە بێ چونکە با تووشی مەشاکیلی گەورە مادەم لەسەر ڕێگای حەقم کەی مشکیلەیە مەگەر ئەگەر کەسێک ڕازگۆ بێ لەوە دەترسێ کە ڕۆژێک لە ڕۆژان تووشی نەبوونی و تووشی هەژاری و تووشی کەم دەستکورتی بێ چونکە لەوە ناترسێ چونکە لە ڕێگای حەقدا تووشی نەبوونی و ڕازگۆیی و نەبوونی و هەژاری بووە ئەم شتانە بە بڕوای من لە هەموو شتێکدا ڕازگۆیی پێویستمان پێیە کەس نەبووە لە ڕازگۆبوون لەگەڵ جەوهەری خۆم و ڕازگۆبوون لەگەڵ دەوروبەری خۆم و ڕازگۆبوون لەگەڵ ژیانی خۆم و ڕازگۆبوون لەگەڵ هەموو ئەو ژیانێک کە تێیدا دەژیم ڕازگۆ بم زۆر سەرکەوتوو دەبم بەس با من شتێک باسکەم ڕازگۆیی فەرقە لەگەڵ سەراحەت خەڵک زۆر ئەوی لێ تێکەڵ دەبێت دەڵێ من زگم ئەمباری قسەی کەس نییە بە سەراحەت ئەوها دەڵێم ئەو هەم پێ باشە بەو جۆرەیە بەو شێوازەیە نا ئەمە فەرقە ئێمە زۆر شت هەیە نابێ بیڵێن بەڵام ناکرێ عەکسەکەشی بڵێن بیکەین بە شتێکی ناڕاست مەسەلەن ڕووداوێکە کە دڵی بەرامبەر دەشکێنی نابێ بیڵێ بەڵام مانای ئەوەی نییە کە تۆ ئەو شتە ناڵی لە بەرامبەردا شتێکی ناڕاست دەڵێ بەڵکو خۆت بێدەنگ دەکەی لە بابەتێکدا کە پێویست بگوترێ خۆت بێدەنگ دەکەی لە موقعێکدا کە هەر پێویست ناکە لە سەری بڕۆی بەڵام مانای ئەوەی نیە لە شتە جەوهەریەکان لا دێک کە من بە ڕازگۆیی دەمێنمەوە
بە مرۆڤێکی ڕاست دەمێنمەوە بەڵام هەرگیزیش بەنا بۆ شتی خراپ نابم کە دڵی بەرامبەر بشکێنم چکە زۆر کەسێ لە پەنا ڕاستگۆییدا لە پەنا شتە ڕاستەکاندا دڵی خەڵک دەڕەنجێنێ ئازاری دڵی خەڵک دەدا و دەبێتە هۆی مرۆڤێکی بێزراو لە کۆمەلگادا و دەڵێ من خەتام نییە من هەر هەوڵم داوە و ڕاستگۆ بوومە ئەو تا ئەو نەتیجە و مەسیرمە نا ئازیزم ئەوانە ئەتوو ڕاستگۆی ئێمە ڕاستگۆین بەڵام بڕیارمان داوە دڵی کەس نەیەشێنین و ئەگەر لە بابەتێکیشدا دڵی کەسێک زانیمان تێیدا دێشی و بەڵام وتنی حەقا پێویستە بوترێ بیڵێ باشە مادام حەقا بەڵام بە شێوازێکی نەرم و جوان بڵێ بۆ نمونە کەسێک لەگەڵتدا دەژی دەبینی غەڵەتێکی هەیە پێویست ناکە پێ بڵێ تۆ ئەو غەڵەتت هەیە ئەها ئەمە ڕاستە ڕاستگۆیانەیە پێی دەڵێ بەڵام پێویستە بە شێوازێکی نەرم و جوان پێی بڵێ بە شێوازێکی گونجاو لە کاتێکی باش بڵێ پێم خۆشە ئەتو جوانی بەس ئەمەت باشترکەی ئەتۆ باشی بەس ئەوەت باشترکەی من پێم خۆشە ئەوانە تێدا هەیە ئەم هەموو سیفەتە باشە تێدا هەیە ئەگەر ئەوەش باشکەی باشتر دەبێت ئەها بەم تەریقە نەرمانە حەقیقەتەکان بڵێن ڕاستگۆیەکان بڵێن ئێمە زۆر باسی ئەوەوان کرد کە ڕاستگۆبوون جەوهەری ڕاستگۆبوون ئەوەیە کە مرۆڤ فێڵ لە خۆی نەکا فێڵ لە دەوروبەریشی نەکا فێڵ لەوەی نەکا کە ئەمن ئەساسم بۆ هاتوومە سەر ئەو زەویە من هاتووم چ بکەم هاتووم چ گۆڕانکارێک بکەم ئایا چ شتێک حەقیقەتە وەکو ناحەقیقەت مامەڵی لەگەڵ کراوە چ شتێک ناحەقیقەتە وەکو حەقیقەت مامەڵی لەگەڵ کراوە بەم جۆرە بڵێ بەڵێ خاتو کوردستان بابینە سەر ئەو بابەتەی تا چەند گرینگە ڕاستگۆی لە نێو خێزانێکدا بەرپا بێت بە تایبەت بە دەرەجە یەکەم بۆ منە باوان لێرەدا ڕاستگۆ بن گەربێت و لە سادەترین شتیشدا بێت گەربێت و درەنگ بکەوێت بۆ چون بۆ ماڵەوە باس کات بڵێ من لەبەر ئەوە لەبەر ئەم هۆکارە دواکەوتم ئەمە تا چەند لە ئەندامانی ئەم خێزانە لە هەمان کەدا منداڵەکانی ئەم خێزانەوە دەکات هەمیشە ڕاستگۆی هەڵبژێرن گەربێت و سەرزەنشتیشی تا بێت بەڵام ڕاستگۆ بن کە ئەمەش بێگومان دەچێتەوە قاڵبەی کە منداڵێکی تەندروست منداڵێکی پەروەردە تەندروست پێشکەش بە کۆمەڵگا بکات. طبعا ناڕاستگۆیی لە ئەنجامی سرێ لە ئەنجامی نەبوونی کەش و هەوایەکی ئاسایشێکی باش لە ماڵەکەدا لەبەر ئەوەیەکەوە ئەو کەسە هەست بە نەبوونی ئاسایش دەکات ئەگەر پیاوێک لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت لە ماڵەوە لەسەر هەموو شتەکانی ماڵەوەدا ئەوە لە کوێ بووی چیت کرد بەرەو کوێ چووی قسە لەگەڵ چێ کرد ئێنا تووشی ئەوە دەبێت کە ڕۆژێک لە ڕۆژان بۆی خۆی لە مەترسیەکان بپارێزێ هەندێک شتی ناڕاست بڵێ توش دەبێت و دوجار ئەو پیاوە تاوانی نییە کە تووشی درۆ دەبێت ئەم خێزانەی تاوانبارە کە وەی لێ کرد پەنا بۆ درۆ ببە اینجا ئەم پیاوە کە شتێکی ناڕاست دەڵێ منداڵەکانی 100% ئاگیان لێە زۆر لە دایکیان باشتر هەز بە و ناڕاستی دەکەن و زۆر بە ئاسانی فێر دەبن ئەگەر هەزاران محاضەڕەی بۆ بدەیت پێی بڵێ ڕاستگۆ بە ڕاستگۆ نابێت چونکە باوکی خۆی بینی بە دلیل و بورهان شتێکی ناڕاستی بوو بە دلیل و بورهانێکی بە قووەت لە بەردەمیدا وتی ئەمن باوکی خۆمم بینی بە هەمان شێوە دایک کاتێک کەلوپەلێکی ماڵ دەکڕیان سەردانی شوێنێک دەکا بەڵام کاتێک باوکی لێی دەپرسێ ئەوە چت کرد و چت نەکرد و منداڵەکەی لەگەڵ خۆی چۆتە بازارەوە دایکی بینیوێتی دایکی خۆی بینیوە کە چەند شتی کڕیوە و مەسەلەن چی کردووە و ژنەکەش لە بەرەنجامی ئەو هەموو لێپرسنەوەی پیاوەکەی پەنا بۆ شتێکی ناڕاست دەبا و منداڵەکە زۆر بە جوانی دەبینێ و ئەو کاتە تەواو ئەو منداڵە فێری شتی ناڕاست دەبێت وەلەوێەوە ئەم ناڕاستی لە قسەدایە سوێنێ فێر دەبێت ناڕاست بێ لە کردەوەدا سوێنێ فێر دەبێت ناڕاست بێ لەگەڵ خێزانەکەیدا سوێنێ فێر دەبێت ناڕاست بێ لەگەڵ مامۆستاکەیدا سوێنێ فێر دەبێت قۆپیە بکە سوێنێ فێر دەبێت غەش بکە زۆر بە ئاسانی سوێنێ فێر دەبێت گەندەڵی بکە خراپە بکە کاتێک ئەمانەتێکی لەلادادنەی پارەیەکی لەلادادنەی زۆر بە ئاسانی گەندەڵی دەکات و کاتێکیش پۆستێکی گەورە وەردەگرێت هەر ئەو منداڵە لە کۆمەلگادا ئەم پۆستە بۆ بەرژەوەندی خۆی بە ناڕازگۆیی بەکاردەهێنێ ئەمە سەری کێشا بۆشتی زۆر زۆر گەورە و ئەمە لە هەمووی لە سەرەتادا لە چیرۆکێکی بەسیتەوە دەستی پێکرد لەوە دەستی پێکرد کە باوک ئاسایشی نەدا بە خێزانەکەی و ئافرەت خێزان ئاسایشی نەدا بە باوکەکەی لە یەکتردا ئازادیان بۆ یەکتر فراهەم نەکرد و خۆشەویستیان بۆ یەکتر فراهەم نەکرد و یەکتر قبولکردنیان بۆ یەکتر فراهەم نەکرد کاتێک زەواجیان کرد وایان زانی ئەوانە هەردووکیان دوو پەنجە مۆرن دەبێ مۆر بکرن کە تو مڵکی منی من مڵکی تۆمە ئەو ئازادیان بۆ یەکتر نەهێشتەوە وەلەوە بوو باوەی کە مناڵیان بوو من پێشنیاز دەکەم ئەم خێزانانە مناڵیان نەبێ چونکە بەڕاستی ئێمە زۆر ماندوو دەبێن بەدەست چاکردنەوەی ئەو مناڵانە ئێمە زۆر هیلاک دەبین کاتێک دەین دەمانەیە کۆمەلگا ڕاستکەینەوە کەسی معمەلێک لەولاوە بەڕێوەیە کە پڕە لە غەڵەت و پەڵات کە پڕە لە شتی هەڵا بۆیە پێویستە ئەو دایک و باوکانە خۆیان لەگەڵ یەکتر خێزانێکی باش دروستکەن ئەو زابیر لە دروستکردنی منداڵ بکەنەوە بەڵێ کاتە بینە سەر ئەو بابەتی بۆنە تاکی دەڵێت من لە ئیشەکاندا یاخود لە هەر کارێکی دیکەدا ڕاستگۆ بووم بەڵام بەرامبەر باوەڕ بۆ ڕاستگۆیی من ناکات پێویستە بە کردار یاخود بە ڕەفتار بۆی بسەلمێنم کە من ڕاستگۆم لەو بارەوە یاخود بە گفتار بێت کامیان زیاتر گرنگتر
لەم بارەیەوە گرنگترە کە بۆ ئەوەی تاکە بزانێت کە تۆ ڕازگۆی لەم بارەوە و پێویستیشە بیسەلمێنیت. پێویستە بە هەردوو لایەنەکە بۆ بەرامبەر ڕازگۆ بین. یەکێ لە زانە گەورەکان دەڵێ ئەگەر تو 1000 کتێب بخوێنیەوە لەسەر بابەتێک لەسەر پەروەردەی منداڵ بەقەدەر ئەوە نابێت کە تو خودی خۆت چۆنی لە بەردەمیدا، یعنی خودی خۆت لە قسەکردنتدا و لە ڕەفتارەکانتدا چ زۆرە شخصێتێکی ئەوەندە یعنی 1000 کتێب مەخوێنەوە خۆت ئەو کەسە بە لە بەردەمیدا کتێبێکی گەورەی مرۆڤ کتێبێکی گەورەیە بۆ دەوروبەری خۆی هەمومان کتێبێکی گەورەین. ئایا کتێبەکان لە کتێبەکانی ئێمەدا چ نووسراوە؟ خراپەی نووسراوە، بێسەروبەری نووسراوە، ناڕازگۆیی نووسراوە، ینی ئەم شتانە نووسراوە یان شتێکی تر نووسراوە. جا لەبەرەوە ئێمە پێویستە بە کردارەکانمان، بە ئیماعاتەکانمان، بە حرەکاتەکانمان، بە قسەکانمان، بە هەڵسوکەوتەکانمان، بە هەموو شتەکانمان لەگەڵ کەسی بەرامبەر ڕازگۆ بین. لەبەر ئەوە نا ئەو یعنی پێمان بڵێ ڕازگۆیە، لەبەر ئەوەی ئەوە بەرپرسیارەتی لەسەرمان کە بەرامبەریان ڕازگۆ بین. ئەوە بەرپرسیارەتێک کە ئێمە لە بەردەم ئەوان ئاوا باش بین. ئەگەر بەرپرسیار نەبین کاتێک ئەوان فێری ئەم ناڕازگۆیە دەبن، ئێمە درێژێ پێدەری کۆمەلگایەکین ڕێچکە و ڕێگایەک دروست دەکەین بۆ کەسانی دوای خۆمان و ئەوان ناچار بەو ڕێگایە دەکەین کە لەسەر ئەو ڕێگایە بڕۆن. قاڵبێکدا دەڕژین ئەوان دەکەونە ناویەوە، ڕیتمێکدا دەڕژین ئەوان بە ئاساری دەکەونە سەری، سکەیەک دروست دەکەین کە ئەوان ڕێک لەسەری دەڕۆن. لەبەرەوە ئێمە هەر لە خودی خۆمان بەرپرس نین، لەوەش بەرپرسین کە چ دەکەین بەرامبەر بە ئەوان، چکە ناکرێ ئێمە ژیانێکی غەڵات بۆ خۆمان بژین و هەمان ئەو ژیانەش بۆ خەڵکی دەوروبەر دروستکەین. ئەگەر نەزانی بۆ هاوسەرگیریت کرد، ئەگەر شت نازانی بۆ مناڵت دەبێت، ئەگەر نازانی پەروەردەی منداڵ و فەلسەفەی پەروەردەکردنی منداڵ چیە، چۆن دەیهێنێ دنیاوە، هەموو پرسیارانە زۆر مهمە دایک و باوک لە خۆیان بکەن. و ئەگەر کەش و هەوای ژیانت نالەبارە بۆ منداڵ دروست دەکەیت، ئەگەر پەیوەندیتان بە قووەت نییە منداڵ بۆ دروست دەکەن. هەموو ئەو پرسیارانە پێویستە جواب بدرێتەوە. لەبەرەوە دەبێت ئەو منداڵانە بێن لە ژیانێکی خۆشدا بژین، لە ژینگەیەکی خۆشدا بژین، لە ئاسایشدا بژین، لە پەروەردەیەکی ڕاستدا بژین، چکە ئەوان پەڕێکی سپینە تەنها تۆ لەسەریان پەروەردە دەکەیت. هەموو ئەو کۆمەلگایە کە دەیبینین ئێمە بەدەستیەوە گیرۆدەی قەرزاری ئەوەینە کە دایک و باوکێکی باشیان نەبووە، مامۆستایەکی باشیان نەبووە، ئینجا دەتوانین بڵێن ژینگەیەکی باش، چونکە یەکەم مەدرسە مامۆستا و دایک و باوک و پەروەردەی خێزانە. لەبەرەوە ئێمە دەبێنەوە جارێکی تر بە پەروەردەی خێزان دابڕۆینەوە بۆ ئەوی ڕازگۆیەکان بێنە ساحەکەوە، بۆی مرۆڤ داهێنەرەکان بێنە ساحەکەوە. هەر کاتێک یاسایەک دەردەکرێت لە وڵاتێک ئەوە لەبەرەوەی کۆمەڵی خەڵک سەرپێچیان کردووە. ئەگەر نا ئەم یاسایە بە دیوێکی دیکەدا دەردەکرێت، بە قووەتر دەردەکرێت، دەچێتە قاڵبێکی دیکەوە، باز لە شتی بەرزتر دەکەین. ئێمە بۆ تا ئێستا کێشەی ئەوەمان هەیە ژنەکە خیانەت لە پیاوەکەی نەکا، پیاوەکە خیانەت لە ژنەکەی نەکا، منداڵەکان خراپەی نەکەن. بۆچی تا ئێستا دەبێت یاسا لەو بارانەوە دەرکەین؟ بۆ دەبێت یاسامان هەبێت لەسەر توندوتیژی، یاسامان هەبێت لەسەر ئەم بابەتانە کە لە کاتێکدا ئێمە کێشەی گەورەتر هەبوو دەبوو ئێستا خەریکی بین، دەبوو چ باینە ئاستێکی ترەوە، دەبوو چ باینە قاڵبێکی دیکەوە، دەبوو لە گۆڕانکاری گەورەتردا ئیشمان کردبا. بەس کاتێک ئێمە بەو شتە سەرەتاییانەوە دەنووسینەوە، چونکە هەتا ئێستا کۆمەلگایەکی دواکەوتوینە. بەڵێ کاتە خات و کوردستان دەکرێت تاقی بکەوێتە دۆخێکی استقلالکردنەوە لەلایەن دەوروبەرەوە یاخود لە هەر شوێنێکدا بێت هۆی ڕازگۆیەوە. زۆر جار بێگومان ئێمە تاکەم زۆر بێت گوێبیستی دەبین لە دەوروبەرەوە، بازەوە دەکەم هەمیشە ڕازگۆ بم لەو بارەیەوە، بۆیە دەوروبەر استقلالم دەکات. ئایا وا پێویست بکات ڕازگۆ بیت یاخود بێدەنگی لە هەندێک بابەت هەڵبژێری کرد بابەتێک بێت نەتەوێت بە ناڕازگۆی وەڵام بیتەوە؟ ئاخر جاوە دەکەویتە سەرەوەی کە ئێمە هاوڕێتی چێ دەکەین و لەگەڵ چێ دەژین و ئەو کەسانی کە استقلالمان دەکەن ئێمە دەبێت پێیان بڵێن بەڕێزم ئێمە ڕاستە ئێمە کەسی ڕازگۆینە، بەڵام ئێمە تێدەگەین کە بەڕێستان شتی ناڕاست دەڵێن، ئەن زۆر جار وایە ئێمە تێدەگەین کە ئەو شتە ڕاست نییە، بەڵام دەزانین تۆش بە هەڵەت پەروەردەکراوی، بە هەڵە ئەوە هات پێوتراوە و بە غەڵەت تێگەیشتووی. یعنی دەبێت ئێوان دەست دەربۆ بکەین ئەمە لە نقطەی قووەوە لەگەڵوان ڕازگۆینە، نەک لە نقطەی زوعفەوە. دەبێت ئەوان تێبگەن کە بەڵێ یعنی ئێمە دەبێت ئەوان فێر بکەین کە ئەوان لە نقطەی قووە ئێمە بناسن. بەڵێ خات و کوردستان ڕەسوڵ ڕاهێنەری پەروەردەکاری خود، سپاس بۆ زانیارەکان و سپاس بۆی لە تەوەری دوێن بەرنامەی بەینی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشدار بوو.